هەروەک ئاشکرایە لە ئێستادا هەرێم لە بەردەم کارەساتێکی سەختی ئابووری و داراییدایە و دۆخی ژیان و گوزەرانی هاونیشتیمانیان و موچەخۆرانی کوردستان لەبارێکی خراپدایە. هاوڵاتیانی کوردستان لە هەلومەرجی نەخوازراوی ئێستادا بە ئومێدەوە لە پەرلەمانی کوردستان دەڕوانن کە هاوشانی حکوومەتی هەرێمی کوردستان چێژەکانیان چارەسەر بکات، نەک دەستپێکی کارەکانی ئەم وەرزەی پەرلەمان بەدەستبردن بۆ لێسەرنەوەی پارێزبەندی لە ئەندامانی دەست پێ بکات. بێگومان ئەم هەنگاوە دەبێتە مایە دروستکردنی قەیرانی زیاتر و ناکۆچی لە نێوان فراکسیۆن و هێزە سیاسیەکانی کوردستانیش زیاتر دەکات. ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی ڕێز لە سەروەری یاسا دەگرین و بڕوامان وایە دەبێ هەمومان یەکسان بین لە بەردەم یاسادا. هەروەها ڕێزی ئەو پەیڕەوەش دەگرین کە لە پەرلەمانی کوردستاندا پەسەند کراوە. بەڵام ئەگەر پرسی هەڵگرتنی پارێزبەندی سەر پەرلەمانانی سکالا لێکراو نەخراوە بەرنامەی کار، ئەمە نەدەبووە هۆی پێشێلکردنی یاسا، بە پێچەوانەوە خزمەتی زیاتری پێکەوە کارکردن و سەرجەم فراکسیۆنەکانی لە پەرلەمانی کوردستاندا دەکرد. بە تایبەتی تا ئەم دۆخە نەخوازراوەمان تێدەپەڕان. ئێمە پێمان وایە دەبێت لە ئێستادا فراکسیۆنەکانی پەرلەمان تەرکیز بخەنە سەر پتەوکردنی یەکڕێزی و یەکگرتووی گەلەکەمان، نەک زۆرینەی پەرلەمانی بۆ لێسەرنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتاران کە بێگومان ئەم هەنگاوە دەبێتە مایەی قوڵکردنەوەی ناکۆچی نێوان فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و پشتکردن لە جێبەجێکردنی ئەرکە ڕاستەقینە و لە پێشینەکانی ئەم وەرزەی کاری پەرلەمانیمان کە خزمەتکردنی خەڵکی کوردستانە، ئەرچی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە کە خەمی موچە و باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە ئەولەویەتی کارەکانیان دابێت. هەرچەندە ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری و هەماهەنگیمان کردووە کە لەگەڵ 6 فراکسیۆنی تری پەرلەمانی کوردستان لە یادداشتێکدا داوامان کرد پرسی لابردنی پارێزبەندی نەخرێتە بەرنامەی کار، بەڵام بەهۆی سەپاندنی عەقڵیەتی زۆرینە و کەمینە و ڕێزنەگرتن لە ئیرادەی پێکەوە کارکردن و پاراستنی یەکڕێزی نیشتیمانی بەداخەوە ئەم پرسە خرایە بەرنامەی کارەوە. لە سۆنگەی هەستکردنمان بە پرسیارەتی نیشتیمانی و پاراستنی یەکڕێزی گەلەکەمان و ڕێزگرتن لە سەرجەم هێزە سیاسیەکانی ناو پەرلەمانی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و ڕاگرتنی شکۆی پەرلەمانی کوردستان لە ئازادی ڕادەربڕین و ئاخاوتندا بڕیارماندا بە بایکۆتکردنی دانیشتنی هەڵگرتنی پارێزبەندی سەر ئەندامانی پەرلەمان.